بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لە ببینەرانی عزیز خۆشحاڵین لە بەرنامەی کینوی پامی ڕۆژداتینەوە خزمەتان بۆ هیوایی کە ئەمڕۆ سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. بەناوی خوای پەروەردگار ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ هیوادارم کام ڕۆژتان پڕ بێ لە خێر و بەرەکەت و خۆشی و دوور بن لە هەر دەرد و بەڵاو و نەخۆشیەک. دیاران ڕۆژ هەندێک بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردوون کە تەوەری یەکەمیان قسەکردنە لەسەر ئازادی ڕادەربڕین و سەرکوتکردنی ناڕزایەتیەکان لە دەڤەری ڕاپەڕینەوە. هەرچەندە دیارە لە دهۆکەوەی کە بینیمان و بیستمان و دەزانین کە چۆن کۆتایی بە ناڕزایەتیەکان هێنراوە، بەڵام لە دوای دهۆک لە ڕووی سەرکوتکردن و دەستگیرکردنی چالاکانی بەدەنی و بێدەنگکردنی دەنگە ئازادەکان دیارە ڕانیە دێت دەڤەری ڕاپەڕین دێ. بۆیە دەمانێت بزانین چارنووسێوی بەچی گەشتووە بەتێبەتی لە ڕۆژی ڕابردوودا یاداشتێک بۆ ناوەندە نێودەوڵەتیەکان ناوەندەکانی مافی مرۆڤ بڵاو کرایەوە لەوەی کە دەیانەوێ لە نزیکەوە ڕێکخراوەکان ناوەندە نێودەوڵەتیەکان سەردانی و ناوچەیە بکەن و لە خراپی بارودۆخی مافی مرۆڤ بەگشتی و بارودۆخی ژیانی هاوڵاتیان بەدەست حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئاگادار بن کە ئەمە تەوەری یەکەم و میوانێکی تایبەتمان لەو بارەیەوە دەبێت. و تەوەری دووەمی بەرنامەکەشمان دیارە دەستگای خێرخوازی بەخشین پرۆژەیەکی ناوازەی هەبووە کە لە ڕێگەی نووسینگەی ئەوروپاوە پرۆژەکەی لێرە جێبەجێ کردووە. 45 ئافرەت کە سەرپەرشتی منداڵی هەتی و دەکەن هاتوون لە ماوەی یەک مانگدا خولێکی تایبەتی درومانیان بۆ کردوونەتەوە و فێریان کردوون و بڕوانامەیان ئەمڕۆ قەرارە پێشکەش بکرێ لەگەڵ ئەو مەکینە خەیاتیانەی کە لەسەری ڕاهاتوون فێر بوون. ئێستا هەر یەک لەم خانمانە بۆ خۆیان خاوەنی پیشەی خۆیان وە دەتوانن کار و کەسابەت بۆ خۆیان بکەن. ئێمە ڕۆماڵێکی کورتمان دەبێت لەسەر ئەو پرۆژەیە. تەوەری سێمیشمان دیارە گەشتبینی بۆ ژیانێک لەم بارودۆخەیە کە توێژەرێکی کۆمەڵایەتی میوانمان دەبێت دەمانوێت بزانین لەم بارودۆخە سەخت و ناهەموارەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان تێدان کۆمەڵگەمان تێدا کەوتووە لە ڕووی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و تەنانەت سیاسیشەوە چۆن تێڕوانینمان هەبێ بۆ ژیانێکی ئارام و چۆن بە گەشتبینی و سێری ژیان بکەین. ڕاستە بارودۆخ ناهەموارە بەڵام خۆ دەبێت ژیان لە خۆمان تێک نەدەین. ئەم بابەتانەمان ئەمڕۆ بۆ ئامادەکردوون بۆ هیوای کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن. وڵازان دەستپێکیش دەچینای بڕگەی کەش و هەوا بزانین ئەم ڕۆپلەکانی گەرما تا چەند گۆڕانکاریان بەسەرداتەوە پێکەوە بینەری دەبین.
کاکزانین ڕۆژیژیان لەو گرتوخانەدانە چییە پێکەوە بینەری دەبین. لە شتە سەیر و سەمەرەکانی جیهان دە لە گرتوخانە سەیر و سەمەرەکانی جیهان کامانن. یەکەم، گرتوخانەی سان پیدرۆ لە وڵاتی بۆلیدیا. ئەم گرتوخانەیە وەکو شارێک وایە کە سوپەرمارکێت و ڕێستۆرانت و تەنانەت ئارەشگاشی لێ. سەیر و سەمرەکانی ئەو گرتوخانێ ئەوەیە کە سزادراوان هیچ پاسەوانێک بەچاو نابینن مەگەر بیانەوێت لە دەواازەکانی شار بچنە دەرەوە کە ئەو کاتەیە پاسەوانەکان بە دیارەکەون و ناهێڵن. لەم گرتوخانەیە زیندانیەکان ئەتوانن شوێنی مانەوەی خۆیان لە یەکتر بکڕن لە ماڵێکی گەورە و پڕ لە پێداویستی بگرە تا کڕینی خێوەتێک. دووەم، گرتوخانەی سارک لە جەزیرەی گوێنسی. ئەم گرتوخانەیە تەنها 2 گیراو تێدا جێی دەبێتەوە، هیچ گیراوێکیش لە شەوێک زیاتر تێدا نامێنێتەوە. سێم، گرتوخانەی هاڵدێن لە نەرویج. ئەم گرتوخانەیە بۆ گیراوان وەکو هۆتێلێکی 5 ئەستێرە وایە. 20 ملیۆن دۆلار تێچووی دروستکردنی ئەو گرتوخانەیە بووە. زیندانی دەتوانێت سەلاجەیەکی بچووک و تەلەڤیزۆنێک و تەنانەت حەمام و تاوالێتی تایبەت بەخۆی هەبێت. ئەوەی جێگەی سەرنجە دەرگا و پەنجەرەکان بە شیژیان ئاسن دروست نەکراون. چوارەم، گرتوخانەی لاپلانتا لە فەنزوێلا. ڕێژەی زیندانیەکان 3 ئەوەندەی ئەو ڕێژەیەیە کە گرتوخانەکەی بۆ دروست کراوە. لەم گرتوخانەیە یاسای جەنگەڵ جێبەجێ دەکرێت. زیندانی دەتوانێت بە پێدانی بەرتیل بە پاسەوانەکان هەموو کات چەکێک لەگەڵ خۆی هەڵگرێت. لە کاتی خۆپیشاندانی زیندانیەکانیش کە هەموو 3 مانگ جارێک ڕوودەدات چەندین کەس لە زیندانیەکان و پاسەوانەکان بریندار دەبن یان دەکوژرێن. پێنجەم، گرتوخانەی سیری سۆچیت و ماڵ لە وڵاتی مەکسیک. ئەم گرتوخانەیە نزیک بە 20 ساڵ دەبێت کە هیچ جۆرە توندوتیژیەک تێیدا ڕووی نەداوە. لەبەرەوەی شەوان شەڕ و توندوتیژیەکانیان دەبنە سەرسەکۆی بۆکسینگ و بە پێی یاسای یاری بۆکسینگ شەڕ و تووڕێیەکانیان کۆتایی پێدەهێنن. شەشەم، گرتوخانەی ماریکۆپا لە ویلایەتی ئاریزۆنای ئەمریکا. زیندانیەکانی ئەم گرتوخانەیە لە بەدبەختترین زیندانیەکانی جیهانن. ئەوان ناچارن لە پلەی گەرمی 43 پلەی سەدی شەوانی ئاریزۆنا لە ژێر خێوەتا بخەون. یەکێک لە گرفتەکانیان ئەوەیە ئەبێ خۆیان پارەی خواردنی خۆیان بدەن. حوتەم، گرتوخانەی ئارانجۆیز لە وڵاتی ئیسپانیا. لەم گرتوخانەیە زۆر گرنگیە دەن بە سەرپەرشتیکردنی دایک و باوک بەسەر منداڵەکانیان. هەر بۆیە ئەو زیندانیانەی کە مناڵیان هەیە دەتوانن مناڵەکانیان بهێننە ناو گرتوخانەکە و لەوێ پێکەوە بژین. هەشتەم، گرتوخانەی باستۆی لە نەرویج. ئەم گرتوخانەیە لە ناو جەزیرەیەکە و سربەخۆی و هیچ پاسەوانێکی نییە. ئەبێ سەرجەم زیندانیەکان بۆ بژێوی ژیانیان کار بکەن. ئەوەی جێگەی سەرنجە بەڕێوەبەری گرتوخانەکە وتوێتی ئەگەر هەر زیندانیەک لە زیندانیان لە ناو جەزیرەکەدا هەڵبێت یان شووە دەرەوە با ئێمە ئاگادار بکاتەوە و تەلەفۆنێکمان بۆ بکات بۆی بزانین حاڵی باشە و بە سەلامەتی توانیوێتی ڕابکات. نۆیەم، گرتوخانەی فۆرتیزا مێدیکا لە وڵاتی ئیتاڵیا. ئەم گرتوخانەیە خواردنگەیەکی هەیە کە خەڵکی بەگشتی دەتوانن بێن لەو خواردنگەیە نان بخۆن کە لەلایەن زیندانیەکانەوە خواردنەکەی دروست کراوە و بەڕێوە دەبرێت. بەڵام لە بیرتان نەچێ ئەوانی خواردن دادەنێن یان لەوێ خزمەت دەکەن پێچێ بکوژ یان تاوانبارێکی گەورە بن. دەیەم، گرتوخانەی سیبۆ لە وڵاتی فیلیپین. لەم گرتوخانەیە هەڵپەرکە و سەماکردن یەکێکە لە ڕێگاکانی چاکسازی زیندانیەکان. هەندێک جار لە یەک کاتدا سەدان زیندانی پێکەوە بە یەک شەو بە پێی مۆسیقا و گۆرانی ناوبانگەکانی وڵاتی خۆیان سەما دەکەن یان هەڵدەپەڕن کە ئەوەش بووەتە پێوەری چاکسازی لە گرتوخانەکە. بەڵازانە و دۆخی کە لەرەی کوردستاندا لە ئێستادا دەگوزارێت ناومێدێکی زۆری لای هاوڵاتیان دروست کردووە بەهۆی بوونی قەیرانی ئابووری و بێکاری بۆ گەنجان. زۆرێک لە گەنجان ناومێد لە وڵاتەکەیان بوون و ڕوو لە دەرەوەی وڵات دەکەن. ئەمەش بۆتەوەی کە گەشتبینی لە نێوتاکی کورتیدا بەرەو لاوازبین بچێت و نەتوانن کە ئەو ژیانی کە پێدا دەگوزارن بە ئومێدەوە سێری بکەن. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتەوە تێڕوانینی گەشتبینی بۆ ژیان میوانێکمان لە چەمچەماڵ و ئامادەی زۆر بەڕێز پشتیوان عومەر توێژەری کۆمەڵایەتی. کاک پشتیوان، سڵای خوارد لێبێت، سوپاس کە میوانی بەرنامەکەمان بووی.
هەر لە سەرێتی قورآنەکەی هەر لەسەرە؟ ئارەوە کاک پشتیوان ئەگەر گوێت لە دەنگی ئێمە بێت سڵای خوات لێبێت دیارە تەوری یەکەمان قسەکردنە لەسەرەوەی کە چۆن لەم بارودۆخە خراپەی کە لە ڕووی کۆمەڵایەتی سیاسی و بە تایبەتی ئابووری و سیاسی کە هەرێمی کوردستان و کۆمەڵگەمی بەگشتی گرتووەتەوە چۆن دەبێت سێری ژیان بکەین ناکرێت تەمەن ناوە لەم لاولۆلا دەبیستین کە هەندێک خەڵک بڕیاری خۆکوشتن دەدەن و حاڵەتەکان دەبینین گرفتە کۆمەڵایەتیەکان زۆر جار بۆ کوشتنی بەرامبەر و جیابوونەوەی خێزانەکان گرفتە کۆمەڵایەتیەکان زیاتر دەبێت بۆیە دەمانوێت بزانین لەم بارودۆخەیە چی بکەین بۆی کە تێڕوانینێکی جوانمان بۆ ژیان هەبێت و بەگەشتبینیەوە سێری ژیانی خۆمان بکەین و هەمیشە بە هیواوە لەم هەموو بارودۆخە خراپەدا تێڕوانینمان هەبێت بۆ ژیان بۆیە لەبەرەوەی کە هەرچەندە بارودۆخی جیاوازەکان لە کۆمەلگەدا خراپ دێت دوجار ناکرێ ئێمە لە ژیانی خۆماندا باجەکەی بدەین بۆی لەبەرەوەی کە تەورێکمان تەرخان کردووە میوانێکمان لە چەند سۆماڵەوە ئامادەیە لەسەر ئەم بابەتەکە ویش پشتیوان عومەر توێژەری کۆمەڵایەتیە مامۆستا پشتیوان زۆر سپاس بەوە دەرفەتە گەر گوێت لێمان بێت دەمانوێت بپرسین بزانین ئایا دەکرێت لەم بارودۆخەدا مرۆڤ ئیتر بێهیوا بێ لە ژیان؟ باش کاک جەلال سڵاو ڕێزم بۆ تۆ بۆ پیاوە بە ڕێزێکترە هەیە دیارە مرۆڤ کاینێکی زۆر بەهێزە لە ناو کۆمەلگایە دەتوانێت بەرگەی هەموو ڕوودا و ناخۆشەکان بگرێ ئەم دۆخە ئێساش کە لە ئارادایە بەڕاستی دۆخێکی ناخۆشە بارێکی دەرونی خراپی بۆ دەرونی مرۆڤ دروست کردووە بەڵام مرۆڤ گەل لەو بێسترا توانێت زاڵی بەسەر ئەو بارە دەرونەی کە ئێستا بوونی هەیە بۆیە ئەتوانین مرۆڤ لە هەموو کات و سەردەم و ساتێکدا ئەو لایەنە دەروونە بەهێزەی بەدەر بخات بێتە مای ڕەوینەوەی ئەو ناخۆشیانەی کە لە ژیانە هەیە ئەکرێ ئینسان وا لە خۆی بکات کە بارێکی دەرونی بەهێز دروست بکات هەموو ئەو ناخۆشیانەی ژیان کە بوونی هەیە لە لای ئەو بگۆڕێ بە بار و دۆخێکی وا کە بەرگەی ناخۆشەکانی ژیان بگرێ و بە ئاسانی ئەو دۆخە ناخۆشی کە بەسەری هاتووەتی پەڕێنێ. زۆر باشە مامۆستا پشتیوان پێت وایە کە ناومێدی بۆتەوەی کە گەنجانمان بە تایبەتی ڕوو لە دەرەوەی وڵاتکەنیان زۆرێک لە ئێستادا بە تایبەت ئەم ساڵی 2020 ڕێژەی خۆکشتن زۆر زیادی کردو ئەمانە هۆکارن بۆی کە خەڵک ناومێت بە لەو دۆخەی هەیەوە چی بکرێ بۆی کە گەشتبینی بۆ هەبێت و گەشتبینیەوە تێڕوانینی بۆ ژیان هەبێت. دیارە پێم خۆشە لێرە ئیشارە بە کۆمەڵی خاڵ دەم کە هۆکارم بۆی ئینسان تووشی جۆرێک لە ڕەش ببینێ یەک لەو خاڵانە کە بەلامەوە گرنگە هەرچەندە لەوانەیە خوێندنەوەیکی تری بۆ بکرێت مەسەری لاوازی بیرروباوەڕی تاک ئێمە ئازانی لە زۆربەی کۆمەلگاکەن بابەتی ئاین بابەتی شتێکی سەرەکیە تەنانەتەوە خەڵکانشی کە زۆرجە باوەڕیان بە وحدانەتی خۆی پەروەردگاریش نییە جۆرێک لە لایەنی دەرونیان هەیە کە پێی بەهێزەکەن وەکو لایەنی ئاینی ئەمەش ئەبینی لە تاکی کوردیە بە تایبەتی لە ئێستاە زۆر لاوازی پێوە دیارە واتە خەڵک کەمتر خۆی سەرقاڵەکە بە عیبادەتەکانی ڕۆژان لەبەرەوەی ئەو عیبادەتی ڕۆژ دەروون ئێستاوە عیلم سەلماندوێتەوە شتێک نیە ئەمە بتوانێنی تەنها ئەو قسەیەک بێت و دەری بڕین بۆیە لە هەموو وڵاتان ئێستا گرنگی بەم لایەنە ئەدرێت لەبەرەوەی هۆکاری هەرە سەرەکیە بۆ هێمنبوونەوەی دەروون خاڵێکی تر ڕازی نەبوون بە قەزا و قەدەر وەڕەخنەگرتن لەو ڕووداوانی کە ڕووەدا کە زۆر جا بەدەرە لە دەسەڵاتی ئینسانەکانی مرۆڤەکانن نییە ئەمەش هۆکارێکی زۆر سەرەکی وای لە تاکردووە کە دەروونێکی نەئارامی هەبێ بەردەوام بیر لەوە بکاتەوە بۆ ئەم ڕووداوای بەسەرا هاتووە ئەم ڕووداوە چیە تەنها یەخی ئەوی گرتووە ئەی بۆ خەڵکانێکی کە ناگرێتەوە ئەو خاڵێکی کە هەروای لە تاکردووە کە ژیانێکی زۆر ناخۆشی هەبێ وای لێبێ ژیانێکی بەرتەسکی هەبێ لە ڕووی دەرونیەوە ئەو ژینگەی کە تایژێ بەڕاستی پڕێتی لە ناخۆشی لە شەڕ لە قەیران بە تایبەتی ئەم خاڵەی ئێستا توانین بەرجەستەی بکەین لە ئێستا بوونی هەیە لە کوردستانە تاکی وا لێ کردووە
کە دایمە دەروونێکی شڵەژاوی هەبێ وای لێبێت کە بەردەوام ڕەشبین بێ و بۆ جوانەکانی ژیان نەڕوانێت بەڕاستی ئەمە خاڵێکی کە بەردەوام لە ئێستاە خەڵکی ڕەشبین گەلێ زۆر بوو ئەگەر تۆ بتوێت دەروونێکی ئارامەتە بێ بەڕاستی بێ ئەو خەڵکانە بخەیتە دەرەوەی ژیانی خۆت لەبەر ئەو خەڵکە سلبیانە بەردەوام ئیعازی سلبی بۆ تۆ نێرێن تۆش ڕۆژێ دوانسییان لەگەڵ ئەم تاکانەیە بشەی بە دڵنیاییەوە دەروونێکی نائارامت بۆ دروستە بێ و هەموو شتەکان بە سلبی ئەبینیت خاڵێکی کە هەر هۆکارە بۆ ڕەشبینی و بۆەوەی کە دەرونی تاک نائارام بێ گۆشە گیریە خەڵکێکی زۆر بەڕاستە گۆشە گیریە بە تایبەتی ئەم بوونی تەکنۆلۆژیا ئێستا لە ماڵەکانە ینی وای لێکردەوە بە تایبەتی هەندێک کاژمێرەکانی ڕۆژ یا شەو دەبینی خەڵکێکی کەم ئەبینی لەسەر شەقامەکان لە شوێنەکان کە زەرورە مرۆڤ تایە بێ بەڵام ئەم مرۆڤ بوونی ئەو ئالوودەبوون بەم تەکنۆلۆژیایەوە بەردەوام گۆشەگیری هەڵبژاردووە و بەردەوام خەریکی متابعەکردنی ئەخباری سیاسی و ڕوودا و کارەساتی ناخۆشە بە دڵنیاییش ئەمە شتێک لە دەروون تاک دروستەکە بەردەوام کە نائارام بێ ئەمانە ئاتوانین بڵێن چەند خاڵێک بوون بە کورتی هۆکاری ئەوە بوون کە مرۆڤ بەردەوام ڕەشبین بێ و دەروونێکی نائارامی هەبێ ئێمە چۆن کۆنتترۆلی ژیانی خۆمان بکەین لەوەی کە تێڕوانینمان بۆ ئەوەی کە ژیانێک هەبێت کە گەشتبینی خۆمان بۆ ژیانێکی باش لەدەست نەدەین واروها کۆنتترۆلی گرفتەکان کە دێتە بەردەممان دێتە بەردەم ژیانمان لە نەبوونی و نەداریەوە لە گرفتە کۆمەڵایەتیەکان کە بەرۆکی تاکەکان دەگرن چۆن لەم بینەیە واتە کۆنتترۆلی خۆمان بکەین هەم گەشتبین بین بۆ ژیان و هەم بتوانین گرفتە کۆمەڵایەتیەکانی چارەسەر بکەین کە ڕوبەڕوومان دەبێتەوە. بەڵێ بەڵێ بەدڵنیایم پێم خۆش کۆمەڵ شتێ بوو کە لێکەوتەی بڵێ ڕەشبینیە بەڵام لەبەرەوەی جانم پرسیارەکەت کرد ئەچمە سەر ئەوانەی کە هۆکارن بۆ ئینسان گەشتبین بێ یەکەم پشتبەستن بەخۆ یەکێکە لە فاکتەرە هەرە سەرەکیەکان وا لە تاکەکە بەڕاستی دەروونێکی ئارام هەبێت لەبەرەوەی لەم کۆمەڵگای ئێمە ئێستا وای لێ هاتووە تا کەمتر وایە ئەعتیماد دەکاتە سەر خۆی لە مناڵێکی بچووکەوە تا گەورەیەک ئەنی کاتێککە کارێکە بێ بیر لە توانە و باز و شان و شەوکەتی خۆی بڕوان نامشتی خۆی ناکات و ینی بەردەوام بیر لاوەیە من چۆن ئەم کارە بکەم چێ هاوکارمە بێ ئەمە ناکری ئەم کارە ئەمی عازە سلبیانە بەخۆیدا ئەگەر بێت و تاگووە ئاعتیمادێکی سەرەکی بکاتە سەر شانی خۆی بە دڵنیایی و دەروونێکی بەهێزە بێ و هەموو کاتێک هێزی متمانە بوون لە لای زۆر بەهێزە بێ بە خاڵێکتر بەردەوام مرۆڤ ئێستا بە هەموو شتێک دڵتەنگە ئەبێ مرۆڤ دەروونێکی وا بۆ خۆی دروست بکات یعنی سروشتی ژیان وایە کەم و کوڕیتیایە ناخۆشی تایە ئەگەر تۆ بە هەموو شتێکی بچووک و هەموو شتێکی گەورە دڵتەنگ بیەوە بە دڵنیا و دەروونێکی نائارامت بۆ دروستەکە و زاڵ ناوی بەسەر دڵ و دەرونی خۆتەوە زاڵ ناوی بەسەر ئەو ناخۆشیانەی کە ڕۆژانە دێتە پێشەوە بە تایبەتی لە ڕۆژگارێک و ئێستاە کە خۆمان ئەزانین لە کوردستانە ئەنواع شتی تازە دێتە پێشەوە ئەگەر دەروونێکی بەهێزی بۆ دروست نەکەین و سەنگەرێکی بەهێز دروست نەکەین لە دەرونی خۆمانە بە دڵنیا بەرگەی ئەو واقعە ناگرین. زۆر باشە یەکێکی تر لەو هۆکارانە کە واقعی نەبوونە ینی بەڕاستی تاک کۆمەڵی خەیاڵات لە مێشکی خۆیاندانە ئەوێ بگا بۆ خەیاڵاتانە کە زۆرجار لە واقع بوونی نییە لە ڕووی مادیەوە بڕێ لە ڕووی معنەویە بڵێ ئەمانەوە لە تاکەکە بێ ئومێدێکە بەڵێ بەڵێ بەداوامەوە کاک کوشتیان بەڵێ یەکی کە لەو خاڵانە پەیوەستبوون بە ڕابردووە ئەبین ئێمە بەشێکمان تاکی ئەم کۆمەلگایەوە کۆمەلگاکانی کەشەیە بەردەوام پەیوەستن بە ڕابردووە ڕابردوو بەردەوام لە یاد ناکەن خۆشمان نەزانین ڕابردووی مرۆڤ بە تایبەتی ئەم چەند ساڵی ڕابردوو تاکی کوردی یعنی پڕێتی لە مەسات پڕێتی لە ناخۆشیەکەی تو بێت و لە یادی نەکە ئەمی ڕابردووە بە بەردەوام تۆ بە یادی ڕابردوو ئەژێ ناتوانانی هەنگاو بنەی بۆ داهاتوو بۆیە گرنگە تاک ڕابردوو لە بیر بکە و بچێتە سەر ئێستا و داهاتوو یەکی کە ڕاهێنان بڕابوون بە خۆبوونە کە ئینسان نەتوانێت بەردەوام ڕاهێنان بە دەرونی خۆی کە چۆن تاکێک ئەبینی ڕۆژانە هەڵەسێ وەرزشەکە کۆمەڵە شتەکە ئەنجامەدا بۆ جەستەی خۆیوانە بەڕاستی لایانی دەرونیش ڕاهێنانی هەیە بەردەوام ئەم تاکە پێویستە ڕاهێنان بە دەرونی خۆی کە و کۆمەڵ ئیعازێ بە نەفسی خۆی بدابێتە مای بەهێزکردنی دەرون بۆ نمونە بڵێ من نەتوانم ئەم کارە بکەم من دڵنیام ئەم ناخۆشیەتی ئەپەڕێن بە دڵنیا ئەم قەیرانەتی ئەپەڕێنین ئەم کارشتی ئەپەڕێنم ئەمانە کۆمەڵی هۆکارن ئەتوانن
پشتی پێ بەسین بۆ بەهێزکردنی دەرونی تاک و گەشتبینبوونی تاک لە کۆمەڵگایە. زۆر باشە مامۆستا پشتیوان جیاوازی چیە لەگەڵ ئەو ناڕازایی کە هاوڵاتیان هەیە لە دەسەڵات لە قەیرانی ئابووری لە کێشە کۆمەڵایەتیەکان لەگەڵ ئەو گەشتبینی کە هەیە بۆ نمونە خۆت ئاماژت پێکرد کەسێک کە دەرونێکی گەشتبینی هەبێ هەمیشە دەڵێت ئەم دۆخە تێدەپەڕێت و چاک دەبێت بەڵام لەگەڵیشیدا پێویستە ناڕازی بێت دەنگی هەبێت لەوەی کە ئەم زوڵمە قبول نکات یاخود ئەم ناڕازایەتی قبول نکات. جیاوازی چیە لە بینی ئەم گەشتبینی و بێدەنگ نەبوون لە ئاز داواکارەکانی هاوڵاتیان؟ طبعا بێدەنگ نەبوون لە ئاست ئەو ستەمکاری کە ڕۆژانە لە کۆمەڵگا لەلایەن دەسەڵاتداران و بوونی هەیە ئەمی جۆرێکە لە بەهێزی دەرونی تاک زیندوێتی دەرونی تاک ئەمە تۆزە جیاوازە لەوەی کە من بڵێم تۆ ڕازی بە بەوەی کە ئەم دۆخی کە ئێستا لە ئارا هەیە بێدەنگی هەڵبژێرەوە نەخێر ئەمە پێچەوانەیە لەگەڵ ئەو قسانێ من بە نەوەیەکی تر مەبەسم خودی ژیانی تاکە چکە مرۆڤ کە هاتە ناو ژیانەوە جۆرێک لە قەیرانی دارایی بۆ دروستە بێ کێشی کۆمەڵایەتی بۆ دروستە بێ نەخۆشی و ناخۆشی بۆ دروستە بێ بەڵام ڕازی بوون بۆ دۆخی کە ئێستا لە ئارایە ئەمە کۆمەلگایەکی بێدەنگ دروستەکە ئەوە پێچەوانەیە بەڵکو ئەوە یەکێکە لە زیندوێتی دەرونی ئەو کەسانی کە بێدەنگ نابن بەرامبەر ئەو ستەمکاری کە ڕۆژانە لەلایەن دەسەڵاتدارانەوە ئەکرێت. زۆر باشە مامۆستا پشتیوان من دەمەوێت بزانم کاتێک کەسێک بڕیاری خۆکوشتن دەدات واتام کەسا زۆر جار دەبینین لەبەر بارودۆخی ئابووریەوە هەندێک مناڵی هەیە ساڵانێک ژیاوە ڕەنگە بەسەر بەزی ژیابێت بەڵام ئێستا خراپی بارودۆخی ئابووری وای لێ کردووە بڕیاریەوە بدا کە کۆتایی بە ژیانی خۆی بێنێت. ئایا بەڕاست ئەم کەسانە یاخۆت بڕیاریەوە دەدا کە لەگەڵ خێزانەکەی جیا ببێتەوە؟ ئایا ئەمانە هیچ گەشتبینیەک بۆ ژیانیان نەماوەتەوە کان بڕیارادەن یاخود چۆن ئێستا ئەگەر پەیامەکەت بۆ ئەم خەڵکانە بێ کە بیانوێ ئەم بڕیارە بن چۆن تروسکایی گەشتبینی بۆ ژیان لە ناو کەسانەیە جارێکی تر دەبێت چکەرە بکاتەوە و شین ببێت و هیوایان هەبێت؟ دیارە کاک جەلال بەڕێز بابەتی خۆکوشتنەوە دیاردانێکی سا لە ناو کۆمەڵگا هەیە یعنی شتی کەڵەکە بوون ینی بە ڕۆژێک و بەدوان و بەسییان ئەمانە دروست نەبوونە بەرەنجامی کۆمەڵشتە لە ئەنجامە مرۆڤ ینی خۆکوشتن دوا بڕیاری مرۆڤە ینی پەنای بۆ ئەبات ئەگەر مرۆڤێک ویست نەبووێ بێ ئومێد نەبێت لە کۆمەڵگا و لە هەموو ئەوی کە لە کۆمەڵگا هەیە پەنا ناباتە بەر خۆکوشتن. بۆیە ئەگەر تۆ بتێت دۆخێکی دەرونی وا دروستکەی بۆ تاک بۆی بیر لە خۆکوشتن و هەموو دیاردانی کە ناو کۆمەڵگایە دروست نەبێت بە دڵنیایی و پێوێت دەست بە ئامادەکاریکی زۆر باشە بێت لە قوتابخانەوە دەست پێ بکەیت لەبەرەوەی ئەم کۆمەڵگای ئێمە ئێستا تووشی ڕەشبینێکی زۆر گەورە بۆ لە ئێستاە هەر لەسەر ئاستی گەورەکان نەماوەتە لەسەر ئاستی منداڵیش ئەنی تەسەور کە ڕۆژانەیە من زۆر جار گوێبیستی شتیوابین لە منداڵ لە ڕابردووە لە گەورەکانە شتیوامان نەبیستووە بۆیە ئەم بێ ئومێدیە ئەبێ بە سلسلەی مراجعە پێ بچیتەوە لە قوتابخانەوە مامۆستا ئەرکی هەیە بێت دەور ببینە دایک و باوک سنتەرەکان ڕاگەیاندنەکان هەموو ئەمانە هۆکار ئەبێ بارێکی دەرونی وها بۆ تاکی کۆمەڵگا دروست بکەن بۆیە ئەو بارگرژێ دەرونەی کە لەلایەن تاکەیە و قەنەعەتی بۆ دروست بوو کە خۆخۆشتن حەلێکی تەواوە ئەبێت ئەو بارگرژێ بڕێوێنیتەوە بۆیە هەمومان بەشدارین لەوەی کە ئێمە بتوانین جارێکی تر دەرون تاکەکانی کۆمەڵگا بەڕاستی بێنەوە تایمی خۆی و جێگای خۆی ئەگەنا تەنها ئیشی کەسێک نییە بەتەنیا لە کۆمەڵگایە بەڵکو هەموو سێکتەرەکان و هەموو کایەکانی کۆمەڵگا پێویستە بەشدار بن لە ئارامکردنەوەی دەرونی تاک بە تایبەتی لەلایەن دەسەڵاتدارانەوە چکە خۆمان نەزانین بەشێکی زۆری ئەو باگژێ دەرونی کە دروست بوو بۆی ئەو قەرانە داراییەکە بوونی هەیە ئەبێ ئێمەوە هەوڵدەین دەسەڵاتداران قەنەعەت پێ بکەین ئەگەر خەڵکی خۆیان خۆشەوێ ئەگەر بەرژەوەندی خەڵکیانەوێ بەڕاستی دۆخێکی دەرونی وا دروست بکەن کە خەڵک ئارام بێتەوە خەڵک سیقە و متمانەی بۆ بگەڕێتەوە خەڵک باوەڕی بەوە بێکام حکوومەتە حکوومەتێکی خۆیەتی و دڵسۆزیەتی ئەوێت کێشەکانی بۆ چارەسەرکە بەڵام بەداخەوە ئێستا بین لە کۆمەڵگایە نەک حکوومەت بیری لێ نەکردوێتەوە بەڵکو ڕۆژانە شتی تازە و شتی ناخۆش بۆ دەرونی تاکان دروستەکە بۆیە تاکان چاڕوانی ئەوەی لێکرێت کە شتی ناخۆشتر و شتی سێرتر بەڕاستی لە کۆمەڵگایان ڕوو بدات بەداخەوە. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا پشتیوان عومەر توێژەری کۆمەڵایەتی سوپاس کامیوانی بەرنامەکەمان بەڵێ بینەرانی عزیز دەچین لە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵات.
بەڵازان لە ماوەی ڕابردوودا دەستگای بەخشین کۆمەڵێک پرۆژەی جێبەجێ کرێکێک لەو پرۆژانە کردنەوەی خولێکی درومان بوو بۆ بەشێک لە دایکان کە سەرپەرشتی منداڵانی لێباو دەکەن بۆی بتوان خاوەنی کاری خۆیان و پرۆژەی خۆیانیان هەبێت و ئەمڕۆ بڕوانامەیان پێدەدرێت و دواتر دەبنە خاوەنی کاری خۆیان و فێری ئەو پرۆژەیە بوون فێری درومان بوون دەتوان لێسەدا خاوەنی کاری سربەخۆی خۆیان بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە ڕامیان لە دەستگای بەخشین ئامادەی ڕامیا سڵای خوارد لێبێت گەر پێمان بڵێ دوایین زانیاریەکان چین و دەستگای خێرخوازی بەخشین چی دەکات ئەمڕۆوە ئەو پرۆژەیە چییە گەر بۆمان باس بکەیت. بەڵێ دانیا سڵاوی خواتان لێبێ بەیانیتان باش دیارە دەستگای خێرخوازی بەخشین وەکو هەمیشە چۆن لە خەمی هەژاراندا بووە چۆن لە خەمی ئەو کەسانەدا بووە کە کەم دەرامەتن هەوڵی داوە هەم لە ڕێی هاوکاری داراییەوە هەم لە ڕێی دروستکردنی خانووە هەم لە ڕێگەی ئەو پرۆژانەی کە هەیەی هاوکاری ئەو کەسانە بکە کە کەم دەرامەتن کەم دەستن دیارە ئەو پرۆژانی بەخشین بە هاوکاری خێرخوازان بەڕێوە دەچێت بێگومان بۆیە هەمیشە ینی دەستگای خێرخوازی بەخشین وەکو خۆیان ئاماژەی پێەکەن داوا لە خێرخوازانەکەن بەردەوام پشتگیریان بکەن بۆی بتوانن کە ئەوانیش دەستکراوە بن لە هاوکاریکردنی کەسانی کەم دەرامەت و هاوکاریکردنی ئەو کەسانی کە هیچ سەرچاوەیەکی بژێویان نیە دیارە ئەمڕۆ لە شاری سلێمانی زیاتر لە 40 ئافرەت کە خاوەنی کار نەبوون دەستگای خێرخوازی بەخشین بەکردنەوەی خولی خەیاتی و دابینکردنی مەکینەی خەیاتی بۆیان کردوێتی بە خاوەنی کاریان ئەو ئافرەتانە تا ئێستا هیچ کارێکیان نەبوو بەڵام ئەمڕۆ خۆشبەختانە بوون بە خاوەنکاری خۆیان وە لە ڕێگەی خێرخوازانەوە دەتوانن درێژە بە ئیش و کارەکانیان بدەن لە ماڵەکانی خۆیان دەست بکەن بە کاری خەیاتی. من بۆ زانیاری زیاتر دەچمە لای کاگڕێبوار بۆی کە بزانین ئەم پرۆژەی بەخشین چۆنەوە کێ لی سوودمەند بووە و ئەو خولەی کردویانەتەوە بۆ کێ بۆ کاگڕێبوار سڵای خوارد لێبێ زۆر سپاس ئەو خولەی ئێوە کردوونەتەوە بۆ چەند کەسە ینی کێ لی سوودمەند بووە. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەخێراتتان دەکەم دیارە دەستگای خێرخوازی بەخشین بە درێژایی 11 ساڵ تەمەنی بەردەوام بیری لەوە کردو پرۆژەی تازە داهێنانی تازە بکات بۆ ئەوەی زۆرترین خەڵکی هەژار و نەدار و منداڵی باوک سوودمەند بێت. یەکێکش لەو پرۆژانێکەوە بە درێژایی چەندین ساڵە هەمان بە پرۆژەی خولی دوورمانی بووە لە زۆربەی شار و شارچکەکانی هەرێمی کوردستان بە قەزا و ناحیەکانیشەوە خولی دوورمانیمان کردوێتەوە مامۆستای پرۆفشناڵمان بۆبان کردووە لەگەڵ ئەوەشدا مەکینەکانمان بە دیاری پێبەخشین. خۆتان ئەزان کاتێک کە کەسێک فێرە میهنەیەکە بێ فێرە زانستێکە بێت ئەگەر بەردەوام نەبێت لەسەری بێگومان ماوەیەکە و بیری ئەچێتەوە ڕەنگە ئەو سوود و کەڵکەی کە وەریگرتووە لە ساڵ 50 دەستدەیان ئەگەری لە ساڵ دەستدە. بۆیە دەستگای خێرخوازی بەخشین ئەم ساڵیش بیری لەوە کردەوە لە ڕێگەی کوردانی تاراوگەوە نووسنگەی ئەوروپامانەوە خولی دوورمانی بۆ چل سەرپەرشتیاری منداڵی بێباو بکاتەوە لە شاری سلێمانی. دیارە ئەم خولە مانگێکی خایاندووە مامۆستای تایبەت مامۆستای پرۆفشناڵمان بۆ گرتووە و چەندین جۆری دوورومان فێری کردوون بە دیزاینەوە بە هەموو ئەوانە سپاس بۆ خوای پەروەردگار کە ئەمڕۆ دەرەجەکانمان بینی هەمووی دەرەجەکانیان زۆر بەرزە و چەندیان یەکەم و دوم و سێم و چەندین سێممان دووبارە و چوارممان دووبارێ لەبەرەوەی ئێمە هەم مامۆستایەکی باشمان بۆ فێرخوازەکانمان دابین کردووە و هەمیش هەموو بەرنامەیەکمان تۆمار کردووە لە گروپێکی تایبەت کە هەمویان بەشدار بوون دووبارە لەوێ ئەو دەرسەکە ئێمڕۆ خوێندویانە لە گروپی فەیسبوکەکە دیسان بۆمان داوناتەوە بۆی ممارەسەی بکەن و بە بەردەوام سەیری بکەن و بە بەردەوام فێر بن. دیارە ئێمڕۆ ئاهەنگی کۆتایی سەرکەوتنەکەیە سوپاس بۆ خوای پەروەردگار لەگەڵ ئەوەشە ئێمە مەکینەکانیان بە دیاری پێ ئەبەخشین کە ئەو مەکینانە لە بازار پێڵێ مەکینەی پیاوان باشترین مەکینە باشیان چەنە هەر مەکینەیەک تقریبان ئێمە بە کۆی گشتی بۆ هەر فێرخوازێک $335 تێچووە تاوان ئێمە هەر ئەومان نەکردووە لە ڕووی نەزەریەوە بێ هەموو ڕۆژێک مامۆستایەکە لە بەرچاوی ئەوان بە نەزەری دواتر دوورومانی کردووە و بڕینی کردووە لەگەڵ ئەوشە بۆمان تۆمار کردوون بۆی هەر فێرخوازێک قوماشمان پێیاوە ڕۆژانە ممارەسە بکە و بۆ ئیمتحانی لەسەر بێ قوماشی تایبەت بۆ هەموو ئەوانەی کە پێویست بۆ قوماشمان دابین کردووە و لەگەڵ ئەوەشە نەمان هێشتووە کرێی تەکسیش بچێتە ئەستۆی ئەوان لەبەر ئەوانە مناڵی بێباوکیان هەیە
دەخلێکی کەمیان هەیە و تومانە بۆی بەشدار بن هەم کری تەکسیەکەی هەم قوماش هەم مەکینە تەنانەت بە خۆڕایش دەرسەکەمان خولەکەمان بۆ دابین کردوون و بۆمان ئامادەکردوون. یعنی ئێستامان ناتوانن دەستکەن بە ئیشی دورمان و هیچ کێشەیەکیان نییە و بە تەواوی ڕاهێنانیان کردو و ینی دەتەواو لە ئیشەکە شارەسان. دیارە هەر ڕۆژێک تاقیکردنەوەیەکیان هەبووە لەبەرەوەی جلی کوردی بووە قات و بیجامەی مناڵان بووە ماکسی بووە چەند جۆر ماکسی سوئیدی کۆمەڵی ئەوانەی کە لە ئێستا پێویستەکە کەسێک لێرەوە بچێتەوە ڕاستەخۆ بێ بەخەیات سوپاس بەخوای گەورە هەریەکەیان چەندین نمونەی هێناوەتەوە دەرەجەی لەسەر وەرگرتووە تەنانەت پسپۆڕانی دەرەوەمان هێنا و هەڵسەنگانیان بۆ کردووە نەکەر مامۆستاکان خوان بۆی دڵنیابین لەوەی ئەو کەسانەی کە لەم خولە بۆ ماوەی مانگێک بەشداریان کردووە لە دەستگای خێرخوازی بەخشین 100% فێرە دوورما بن و ببێتە بژێویەکی ژیانیان لەم بەدوایتر بتوانن لەسەر پێی خۆیان بوەستن هەر لەو پەندە جوانەوە ئەم خولەمان کردەوە کە بە ماسیگرەکە ئەڵێ ماسیم مەدەرە فێرە ڕاو ماسیم کە دایمەش لەوە سەرچاوی گرتو ئەمانەوێ ئیتر لەم بەدوە ئەوانە بژێوی ژیانیان لەسەر خەیاتی بنیادبێن ئینشاءڵڵا. کاک ڕووبار زۆر باشە دەستان خۆش بێت دوای ئەمە ینی لە ماڵەوە چاودێریانەکەن پێویستیان بە شتێک بێ هاوکاریانەکەن ئەمانەیان خولی تری لەم جۆرەتانەیە هاوکاری کەسانی ینی بێ مناڵانی بێ باوکویان ئەو ئافرەتانە بکەن کە دەوترێت هیچ سەرچاوەیەکی بژێویشیانیان نیە. دیارە یەکێک لە فکرەکانی ئێمە ئەوە بوو کە گروپێک دروستکەین بۆی هەم ئەو ڤیدیۆانە ڕۆژانە ئەخوێنن تۆماریکەین بڵاویکەینەوە دواتریش ئەم گروپە ئەمێنێتەوە بۆیان سوول لە یەکتر وەربگرن پرسیار لە یەکتر بکەن تەنانەت مامۆستای خولیش لێوە هاوکاریان ئەبێ پرسیارەکانیان جواب بداتەوە هاوکاریان ئەبێ بۆ ئەوی بتوانین باشترین خەیاتیان لێ دروست بێت. دیارە ئێمە لە ماوەی ڕابردوو خەڵکێکی زۆر لە دەستگای خێرخوازی بەخشینە بەشداری خولەکانی کرۆ سوپاس بخوا ئێستا دوکانی هەیە ئێستا ناوێکە لەو ناوانەی کە پێوتری خەیاتێکی باش سوپاس بخوای گەورە لێرە سوپاسی خێرخوازان دەکەم سوپاسی کوردانی تاراوگا ئەەکەم کە بەڕاستی هیممەت بەرزیان نوان کە توانیان لە ماوەی 30 ڕۆژدا چل سەرپەرشتاری مناڵی بێباوک دڵخۆش بکەن و بیانکەنە خەوان پیشەی خۆیان. دەست خۆش بە کاک ڕێبوار زۆر سپاس دەکەم. دانیار ئەگەر دەرفەت ما بێ من بۆ چوونی بەشێک لەو خانمانە وەربگرم کە لە خولەکەیە بەشداریان کردووە نازانم دەرفەت هەیە نا ئەمێ بزانم بۆ چوونی ئەوان چییە لەسەر دادەگیان سلااو لێبێ زۆر سپاس دەکەم ئەگەر ئەرێ کێشی هەڵبسی سپاس دەکەم. ئەم خولە تا چەند گرنگ بوو بۆ ئێوە تا چەند سەرور بوو ئەگەر ڕوو بکەیتە کامێرەکە مەمنوو نەبین ینی تا چەند ئیسفادەی لێ یەکەن ینی ئەبێ بە سەرچاوەیەکی بژێوی بۆ ژیانتان. پێشەکی بەناوی خۆی گەورە خێراتتانەکەم دەستخۆشیتان لێ ئەەکەم زۆر گرنگ بوو ئەم دەورەیە بۆ ئێمە فێری زۆر شت بووین زۆر یارمەتیان داوین زۆر دەستخۆشیان لێ ئەەکەم دەستخۆشی لە کارمەندەکان هەمووی ئەەکەم مامۆستاکان خێرخوازەکان هەموو زۆر هیلاک بوون لەگەڵمانە ئیتر هەرچی لە توانە بکردویانە ئیشەڵا دوعای خێریان زۆر بۆ ئەەکەین لە دوعای پیاو چاکان بن خی گەورە ڕست و بەرەکەتیان بۆ بنێرێ خی گەورە لەش ساغیان کە دەستیان خۆش بێ خواچی باشە ئەوان بۆ کە ئیشەڵا بە دوعای ئێوە پێشتر ئەگەر سەرچاوەیەکی بژێوی ژیانتان نەبوو بێ ئێستا توانن لەم ڕێگەیەوە سەرچاوەیەکی بژێوی بۆ ماڵ مناڵتان دابین بکەن. بەڵێ زۆر شت فێر بنەرەوەڵا زۆر دەستیان خۆش بێ لەشیان ساغ زۆر چاک بوەرەوەڵا هەموو هەوڵێکیانەکە زۆر خزمەتیان کردوین زۆر بە احترام بوون لەگەڵمان ئیتر زۆر شتیان بۆ کردوین زۆر سپاسیانەکەن زۆر دەستخۆشیان لێ یەکەم. خۆش بێ زۆر سپاس مەمنونم. دانیار مامۆستای خولەکە لێرێ ئەگەر من چەند پرسیاری لەکەم مامۆستا ئەگەر فەرمی بیتە ئێرە سوپاس دەکەم تا چەند لەگەڵم خولەیە هیلاک بوون یان تا چەند توانیتان ڕاهێنان بۆ خانمانە بکەن بۆ بتوان ببنە خاوەن پیشەی خۆیان. دەستخۆشیتان لێکەم بە خێر بەنیاخوا من ئەمڕۆ خۆم زۆر بە خۆشحاڵە زانم زۆر دڵخۆشم چونکە ئەمڕۆ کۆتا ڕۆژی دەورەکەی ئێمەیە ئەمڕۆ ئاخر ڕۆژمانە ئینشاءڵڵا بە ئامادەبوونی ئەم مامۆستا بەڕێزانە ئینشاءڵڵا ئەمڕۆ شەهادە وەرەگرن سپاس بەخوا ئێمە هەوڵمان دووبوونێکی زۆرمان لەگەڵاون الحەمدوللا تا ڕادێکی باش پێشکەوتون فێر بوون ئەو مۆدێلانی ئەمڕۆ گرنگن بۆ ئێمە ئافرەت ئەوانە هەمویان فێر بوون. سپاس بەخوا زۆر باشن من لەبەرەوەی خۆم ئەم ماوەیە مامۆستایان بووم لە خزمەتیان بووم پێم خۆش نەبوو تەنها ئیشەکە خۆم بێ مامۆستای تایبەتمان بۆ هێناون خەیاتی بە ئەزمونمان بۆ هێناون بۆ ئەمی ئەوان
دەرەجیان بۆ دانێ شەهادەیان بۆ دانێ یعنی دەورەکەمان هەروانە بێت من خۆم دەرەجیان بۆ دانم بۆ می ئاستی هەڵسەنگاندنیان بکەوێتە دەست ئەو کەسە پسپۆرانە ئەوان دەرەجەکانیانە بینن کە ماشەڵڵا زۆر سەرکەوتون بەدام پێدانی ئەوانە سەرکەوتوترین دەورەمان کردو ئینشاڵڵا. خۆش بێ خاتون گیان ئێوە چیتان هەیە بێڵەن ئەگەر بفەرمی بێتە ئێرە سوپاس دەکەین چیت هەیە لەسەر کۆی ئەو خولەی کە بۆتان کرایەوە گە ڕووکەیتە کامێرەکە؟ زۆر ینی خولێکی زۆر سەرکەوتوو بوو سەرەتا دەستخۆشیان لێ یەکەم و زۆر هاوکاریان کردین ینی بە تایبەتی من یەکەم جار نەمەتوانی مەکینە بچمە سەر مەکینە نەمەتوانیم خەستێ بگرمە دەستم لەخوا بە زیاد بێ بۆ بۆنەی مامۆستاکە و هاوکاری مامۆستاکان ئێمە توانیمان لەخوا بە زیاد بێ عەزیە دوورین جلی کوردیە دوورین هەموو ئەشیاکان کە پێویستە بە تایبەت بە ئافرەتان ئەتوانین بیدوورین لە ئەنواعشکاڵ جلە دوورین لەخوا بە زیاد بێ ئێستا توان مەکسی بۆ خۆم بۆ مناڵەکانم بۆ دەوروبەرم هەموو نەتەتوانی لە پێشتر نەمەزانین تەنانەت نەمەتوانی مەقەس بگرمە دەستم قماشێکم دابنە بمیستایە بیدورم بۆ دوورین نەمەتوانین بەبەرەوەی نەمەزانیم قەستەکە چۆن بەکارێنم چۆن بیبڕم چۆن بیدورم بەس لەخوا بە زیاد بێ ئێستا الحەمدلله بە بۆنەی بەرنامەی بەخشینەوە بۆ بۆنەی مامۆستاکانەوە هاوکارمان بوون ینی شتێک بوو شاهانە بوو. هەزار دەورەی تر هەبوو بەس وەک ئەم دەورەیە نەبوو ئەم دەورەی زۆر تایبەت بوو ینی فێری هەموو شتێک بووین بەمەوەی 15-20 ڕۆژێک ینی تقریبەن ئێمە ئەوەنە هەوڵیاندا لەگەڵمانە بە بێمنەت ئەتوانین لەسەر مەکینە دانیشین معیشەت خۆمان پیاکەین بۆ خۆمان بۆ مناڵمان بۆ دەوروبەرمان یعنی زۆر شتێکی باشیان کرد دەستخۆشیان لێگەم زۆر یعنی هاوکار بوون بۆ ئێمە ئێسێک ئێمە چەند وەختە هاوکاری ئێمن یعنی لەلایەنی معاش و موچە و هاوکاری ماڵانە و ئێستش کە ئەم دەوریان بۆ کردوینێتەوە ینی زۆر دەستخۆشیان لێکم ئینشەڵڵا خوا پاداشتیان باتەوە ینی نمونەیان زیاد بێ نمونەی ئەمان و سەی وەک ئەمانش زیاد بە لەبەرەوەی ئێستا وەک من پێویستم پێێتی هەزارها دایکی تر پێویستی پێێتی بە بۆنەی ئەمەوە ئەتوانێت خۆی معیشەتی خۆی دابینکە یعنی ئەم محتاجی کە ئێستا هەبوو بە بۆنەی ئەم قەیرانشە کە تو ئێستا ئەمان مەکینەیەکەیان بە تۆ شەهادەیەکت وەرگرتووە ینی شتێکی باشت کردووە کە ئەتوانیت بۆ مستەقبل استفادەی لێ بکەیت ئەتوانیت بۆ مناڵەکانت یانی استفادەی لێ بکەیت کە من ئێستا ئەتوان بڵێ مانگانە موچەیەک وەرەگرین لێرە ئەگەر من دانیشم لەسەر معیشەتی خۆم خایەتی خۆم بکەم لەوانەیە من نەتوانم پێویستیم بەم پارەیە نەبێت لەوانەیە پێویستیم بەم هاوکاریە نەبێت ئەتوانم بە هاوکاری شانی خۆم چواردەورەکەشم هاوکاری چواردەورەکەم بکەم کە من دەستخۆشیدان لێکم زۆر سپاس ئیشەڵڵا خوا پاداشتیاندات و بە چاکە و حەسەنە زۆر مەمنونم دەستم خۆش بێ بە قوربان عەزیز سپاس پیرۆزی ئێوەش بێت زۆر سپاس بەڵێ بەڵێ دانیار ینی ئەمڕۆ بەخشین توانی ڕامیارەگە گوێت لێ منە زۆر سپاس بۆ ڕووماڵەکەت زۆر سپاس بۆی کە لەگەڵمان بووی لەم بەرنامە تایبەتی کە لەو پرۆژە تایبەتی کە دەستگای خێرخوازی بەخشین هەیبوو ئەگەر زانیاری تێبێ دەمەوێت بزانم ئایا دەستگای خێرخوازی بەخشین پرۆژەی دیکەی هاوشێوازی لە شوێنی دیکە هەیە لە ناوچەکانی دیکە یاخۆت نا دیارە دەنگم ناگاتە لای ڕامیار زۆر سپاس بۆ پێیان لێرمان ڕامیار لەو ڕووماڵە تایبەتە کە لەگەڵمانە بوو بەڵێ بنێرانی عزیز دەچین لای تەورێکی دیکەی بەرنامەکەمانەویش ناڕەزایەتیەکان لە تەڤەری ڕاپەڕین و ئەو ناڕەزایی خۆپشاندانی کە لە ڕابردوودا هەبووە لە ڕابردوودا کۆمەڵێک چالاکەوانی مافی مرۆ و کۆمەڵێک مامۆستا و فەرمانبەر یادداشتێکیاندایە پەرلەمانی عێراق و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و بەرپرسە باڵەکانی عێراق بۆی کە دەنگی ناڕەزایەتی هەرێمی کوردستان و دەڤەری ڕاپەڕین بە تایبەتی بگەێنە لایەن پەیوەنددارەکان کە دۆخی هەرێمی کوردستان لە دۆخێکی زۆر خراپدایە و قەیرانی داراییکی زۆر لە هەرێمی کوردستاندا هەیە و موچەی فەرمانبەران بە شێوەیەکی زۆر کەم و لە کاتێکی زۆر درەنگدا دەدرێتە فەرمانبەران و ئەمەش چەندین کێشەی دیکەیاندایە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بۆی تا هیچ چارەسەرێک بۆ ئەم کێشانە بدۆزنەوە یاخود ئاگاداری ئەو کێش و گرفتانە بن کە لە هەرێمی کوردستاندا ڕوودەدات بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانێکمان لە ڕانیۆ ئامادەوی زۆر بەڕێز ئاسۆ کۆساری چالاکی مەدەنی کاگا سۆسڵای خوا لێبێ سوپاس کە میوانی بەرنامەکەمان بووی سڵاو لە ئێوە و لە بینەران و بیسەرانی بەڕێزیم کەناڵە زۆر سپاس کاگاسۆ ناڕەزایەتیەکان بە کوێ گەشت و ئایا تا ئێستا داواکاریەکانتان وەکو خۆی ماوەتەوە وەک لە ڕابردووشدا ئێوە لە یادداشتێکدا تەواوی داواکاری تەواوی ئەو کێشە و گرفتان لە هەرێمی کوردستاندا هەبوو ئاراستەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و لایەنە پەیوەنددارەکانی عێراقتان کرد و ئایا هیچ وەڵامێکیان هەبوو لەسەر ئەو پرسە؟
بەڵێ تاوان ناڕەزایەتەکان تا ئەم دەسەڵاتە بمێنێ بەردەوامیشیان دەبێت چونکە ئەوان خۆیان کە زۆر جاbaسی ئەوەی دەکەن دەستی لە پشتە فعلەن خۆیان لە پشت هەموو ناڕەزایەتێک و جێرە شێوینەکانی شەون تەنانەت بەداخەوە تا ئێستا چەندین ساڵەکەم ناڕەزایەتانە هەیە و یاداش دەدرێت تا ئێستا هیچ وڵامێک نەبووە تەنانەت دوێنێ کۆمەڵە هاوڕێترمان شتێک تایبەتیان تەسمیلی داواکاری گشتیش کردووە لێرەکانە بوو لەسەر کۆی ئەو کەم و کورتیانی لە ناو شاردا هەیە و وێڕای هەموو ئەوانی کە سەبارەت بە موچە و تێگڕای مەسلەی ئەمنی کە زۆر خەڵکیان ڕەشبگیر کرد لەو ماوەیدا تەنان لێرەشیان نێشنەوە نردیان بۆ سلێمانی و تا ئێستا شوێندێکیان ماون نەخێر هیچ وڵامێک نەبووە و فعلەن کە تا وڵامیش نەبێت بەردەوامی دەبێت ناڕەزایەتیەکان. کاگاسۆ زیاتر ئەو ڕەشبەگیری کە لە دوهۆ کە ئەنجام درا لایەن هێزەمەکانی پارتیەوە ئەمە زیاتر زەق دەکرێتەوە ئایا لە ڕانێژەم ڕەشبەگیریە کراوە و تەنانەت خۆپشاندان و چالاکی مەدەنی کە دیارن دەستگیر کراون ئامارتان هیچ لایە چەند کەس دەستگیر کراون و 2004 نووسیان دیارن نەمانە لە شوێن؟ تاوان لێرەش ڕەشبگیری کراوە هەر بە ئاشکرا مەسەلەن گیراون ئەوەی لە کاتی خۆپشاندانەکانە گراوەوە هیچ دوجاریان ئەوە بوو کە من خۆم لە بازار بووم ڕۆشتم بەتەوانێت تاریکوڕوونی ئێوارە هیچ شتێک لە گۆڕە نەبوو کۆمەڵی گەنج کە لەوێ ماونەتەوانێت بە شێوازێکی کەمین بۆدانراو گرتیان و بردبوویان ڕاستەوخۆ تا من دەی شەو ئاگادار بووم تەسمیلی پۆلیسی سلێمانیان کردبوون ئەمە جۆرێک بوو لە ڕۆژبگیری بێ لەوەش کە لە قەڵاتزێ کراوە تەنانەت لە ڤیددیو کورتە ڤیددیوەکە دەرکەوت کە لە ماڵێکدا مێرمنداڵێک دەردێنن لە ماڵی خۆیدا دەیفڕێنن فعلەن خەڵک گیراوە چالاکوانێکمان مەبوو مامۆستا لێرەکانە کە سەر لایەنێکی شەک گیراوە لە ماڵەکەی خۆیدا بۆ نمونە فعلەن ئەم شتانە هەبووە و تا ئێستا شوێندێکیان هێش بەرنەبوون یعنی کۆمەڵە خەڵکمان هەیە کە بەنەبوون کە وەکو گوتم دوێنێمە یاداشتێکمان داوەتە داواکاری گشتی لەسەر ئەوانە بە تایبەتی کە ئەو گیراوانە کە پێویستە بەر ببن لەبەرەوەی هەر خۆی لە خۆی داگرتنیان ناخانم نییە بە دوو شێواز بە دەستوری عێراقی خۆپیشاندان هیچ مۆڵەت وەرناگرێت خۆپیشاندانی هەر خۆپیشاندانی بۆ ناڕەزایەتیەک ئەمە یەک دوو کە کرا بەبێ بڕیاری دادگا هەندێکیان دەستگیر کراون کە تەنانەت ئەشکەنجەش دراون بەڵێ تا ئێساش خەڵکانێکان کە گیراون بەرنەبوون لە هەواڵیان دەزانن ئەوانی کە گیراون باری تەندروستیان چۆنەوە چارنووسیان دیارە چونکە دیارە ئەوانی کە لە دووەکوزاخۆ دەستگیر کراون باری تەندروستیان زۆر خراپە. ئەوەی ڕاستی بێ لێرەکانە تا ئاماژە بەوە نەکراوە کەس باری تەندروستی تێکچوو بێ بەڵام مەسەلەن ئەو گفتگۆیی کە لەگەڵ ئەو بەربوانەی کە گفتوگۆمان کردووە ئەوان باسی لێدانیان کراوە مەسەلەن لێیان دراون سوکاتیان پێکراوە بەڵام وەکو ئەوەی کە بڵێ بەشی بەو شێوازەی دهۆک ناتاسەی سەواڵێک لەو شێوەیە بەمە نەگەیشتووە بەڵام تا ئێستا هیچ کە سوکارێکیشیان نەیانتوانیوە بڵێن بیان بیبینن نازانم ئەوەندەی من تا ئێرە ئاگام لێبێ لەو چەند ڕۆژەیە تەنانەت ئەوانەی هاتبوونەوە بۆ ئێرەش ڕێگەیان نەدەدا هەتا ئەو دەقەی بەریاندا نانهێش کەس بیان بینێ نازانیتر حاڵیان ئەوانەی کە ماونەوە چۆنە دەنا لەسەر زاری هەموو ئەوانەوە تەنیا ئاماژیان بە لێدان و سوکاتی کردووە بەڵام بەو شێوازی کە لە دهۆک ڕوویداوە تا ئێستا شتێکی وان نەبووە نازانم ئاگاداریەوە نیم. زۆر باشە کاگاسۆ ئەم سەرکوتکردن و ناڕەزای ئەم سەرکوتکردن و ڕەشگیری کە لەلایەن دەسەڵاتەوە دەکرێت تا چەند بۆتەوەی کە خۆپیشاندەران یاخود چالاکانی مەدەنی سارد نەبنەوە بەردەوام بن لە داواکاریەکان و خۆپیشاندانەکان. تاوان زۆر جێداخە لە هەموو وڵاتاندا کاتێک نەخۆشاندانێک دەکرێت بە شێوازێکی ڕسمی لە کەناڵێکی ڕسمیەوە بەرپرسی ئەو وڵاتە یاخود سەرۆکوەزیرانێک یان کەسێکی معەن دێ بە شێوازێکی ئاشکرا چارەسەرەکان دەخاتە ڕوو بۆ هێورکردنەوەی ئەم دۆخە ئەمانە تا ئێستا بە شێوازێکی خێڵێکیانە ڕوبەڕووی ناڕەزایەتیە مەدەنیەکان دەبنەوانێت طبعاً هەموو ناڕەزایەتیەک ئەوان خۆیان لە پشتی چۆن لە پشتیان بە دوو شێوازی یەکەمیان ئەوەیە کە خوڵقیان ئەو کەشە ناهەموارە یاخود نابەرابەرەی کە دروستیان کردووە لە مابینی کوردستانیان کردوێتەوە دووچین چینێکی لە طبقەی زۆر سەرووە کە لە کەم تا زۆر پشتی هەیە لەو گەندەڵێ چینێکیش کە بێبەش کراوە تا سەر ئێسقان یا ئەم چینەی کە برسی کراوە ناچارە لە هیچ کەناڵێکەوە نیە گوێی لێ بگرێ ناچارە بێت لەسەر شەقام هەواڵک ینی ڕای خۆی و داواکاریەکانی خۆی بگەینێ بە پێچەوانەوە لەو کاتەشدا
لە باتی زۆر بە شێوازێکی منطقی لیان قبولکەن یاخود بەڵێن لە ئانووساتێکدا چارەسەرێک بخەنە ڕوو بۆ داواکاریەکان ئەمان دێن بە هێز جا هێزی چۆنیش مەسەلەن تەنانە لە مابینی خۆشیان ناکۆکی هەیە هێزی چالاکی مەدەنی نایان مەسل هێزی پۆلیس نەکە ئەمە تا حدێک لەگەڵ هاوڵاتیات تۆزێ باشە ئەچن هێزی سەربازی بەکاردێنین هێزە سەربازەکانی شەمان دەزانین چێن دوو هێزن کە هێزی حیزبین ینی هێزی دەولی نین تا دەوڵەتی نین تا بڵێن بێلایەنانە مامەڵە بکەن لەگەڵ ئەوەشدا لە کاتی گرتندا تەبەنەوە ئەو پەڕی ناقانونی و مرۆڤانەیە پەلا کە هەر کەسێک ئەیگرن ئاسایەت و کەسێک دەگری لە کاتی چالاکێکدا ئەوە نە ئاسایە کە تۆ سوکاتی پێەکەی کە لێ دەی بە لێدانێک تا ینی کە لەگەڵ تیرۆریستێکی شە مامەڵی ئەوان ناکرێت بەو شێوازە ئەوان مامەڵی لەگەڵدا دەکەن کە وەکو خۆمان دەیبینی ڕۆژانە لە کەناڵەکان یان لە سوشال میدیا کە بڵاوەکرێتەوە زۆر باشە کاگاسۆ داواکاری سەرەکی خۆپشاندەران هەرچەندە ئەمە زۆر ڕوونە و زۆر وتراوەتەوە خراپی بارودۆخی ژیانە بەڵام ئەوەی کە بە نەستی تەسلیمتان کردبن یا خوێندی بێتانەوە بۆ ڕای گشتی و بۆ لایەنە پەیوەندیدارەکان داواکاری ناڕزایەتیەکانی خەڵکی ڕانیە و قەڵاتجێ و ڕاپەڕین بەگشتی چییە؟ خۆی ڕاستیەکەی ئەگەر ڕاستیت بوێت حقیقت بوێت کە نەڵێن زۆرە کە ئەوەی ئەم خەڵکە زیاتر دەوێت ئەم دەسەڵاتە هەڵوەشێتەوە لەبەرەوەی هیچی لە توانادانە بۆ بەڕێوەبردننی وڵات ئەمە پەیوەندی بە ململانی حیزبیەوە نییە چونکە خەڵک دەبینێ ئەمە ساڵ زیاتر تێپەڕیوە بەسەر ئەم کابینەی کە دوا کابینەیە تەمان ئەوە هیچ قسەمە لەسەر ڕابردوونێ کە وێرانەیەکە هێنایەنە تا ئێستا بەڵام هیچ هەنگاوێکی جیاواز لەگە کابینەکانی تردا نابینی لەبەرەوەی خەڵک ئەوە دەبینێت سەبری گرتووە تا ئێستا لێرە و دەزانێت کە ئەم ئەمانەی لە دەسەڵاتدان بەتایبەتی دوو حیزبی دەسەڵات سەرانی دوو حیزبی دەسەڵات سەرانی دوو حیزبی دەسەڵات کە دەسەڵاتیان قۆرە کردووە لە پێناوی بەرژەوەندی تایبەتی خۆیان خەڵک دەوێت ئەمانە واز بێنن ئەم دەسەڵاتە ئەگەر ڕاستی دەیانێت بکەوێتە دەستێکی ئەمینەوە یعنی خۆ هەمومان دەزانین خەڵکی ئەکادمیمان زۆرە لە وڵاتی خەڵکی ئەمینمان زۆرە دڵنیام لەوەی کە باشتر هەزاران جار باشتر لەمانە بەڕێوەی دەبن بەڵام تامان ئەمانە چکە دەستیان گیر بۆ لە هێندێک مەساڵح ترسی ئەوەشان هەیە کە لە داهاتوو ئەگەر دەستبەرداری دەسەڵات بن ئەمانە لە پیسنەوەیان دەکرێت چکە پەرێزیان باش نییە لە مەسلەی گەندەڵی لە مەسلەی تیرۆ لە مەسلەی شەڕی ناوخۆ هەزاران کەیسیان لەسەر ترسی ئەوانیان هەیە ئەمە یەکێکە لە داخوازە سەرچیەکان بەڵام ئەگەر ئەمەیانیشت بێ لەمەش خەڵک داواکاری تریش ناوچەیشی هەیە بنمونە لە ناوچەکە ئێمە دەکا کە خەڵکانێکی دەستڕۆشت هەن بە ئارەزوی خۆیان مامەڵە لەگەڵ ئەم شارەدا دەکەن خەڵکێکی شەیە تاکو ئێستاکانە 30 ساڵە پێشمەرگەی هەر کرێچیە بە نمونە ئەمە ئەو پەڕی نەعەدالەتی خەڵک ئەم داخوازیانەش هەیە ئەمجا چینێکی ترمان هەیە لە مەسەلەی موچەخۆر موچەکان کاکە لە کاتی خۆیان نادرێت لە هیچ وڵاتێکدا نەبووە تۆ بەتایبەتی هێندێک لە دوانە بیستی بەڕاستی جێی سەیرێت جێی یعنی مای پێکەنینە مثلا خەڵک دەڵێ کاکە گە موچەکەت بە دڵ نییە دەی وازی لێبێن یان دەڵێ خۆ کاکە مامۆستاکە دەوامی نەکردووە دەی قەیناکە جارە بۆ چی بۆ چێ کاکە لەکوێ دنیاوا بووە بەتایبەتی سەیری سلکی مامۆستا و سلکی پەروەردە بکرێت کە لە هەموو وڵاتان بنیادنانی وڵات لەسەر دوو ئەساسە ئەساسی چیان پەروەردەیە واتە سلکی خوێندن و مامۆستا و تێگڕای ئەوانەی کە پەیوەندیان بە تعلیمەوە هەیە بەشێکی تریشی مەسەلەن سەربازە سەرباز پەرژینێکە بۆ ئەو وڵاتە بەڵام بنیادنانی وڵاتێک لەسەر ئەساسی پەروەردەیە کەچی ئەمانە تا سەر ئێسقان پەروەردە بە شوێنێکی زۆر سیر و لاوەچی تێگەیشتون جا داخوازیەکان فرەیە مەسەلەن هەیە لەسەر مەسەلەی زیادەڕۆیەکانی ناو شار ناڕازیە هەیە مەسەلەی لەسەر موچەکەی هەیە لەسەر مەسەلەی شێوازی بەڕێوەبردننی وڵات ئەنواع و ئەشکال داخوازیە بەڵام بە بڕوای من داخوازی سەرەکی ئەوەیە کەم دەسەڵاتە پێی بەڕێوە ناچێت پێویستە دەستبەردار بێت زۆر باشە مامۆستا سۆ لە ڕابردوودا لەلایەن هاوڵاتیانی دەڤەی ڕاپەڕین و گلەی و گازندەی ئەوە هەبوو کە زۆرێک لە بەرپرسان چەند شوێنێک یاخ و باخێک یاخ و گردێک داگیر دەکەن بەبێ ئەوەی کە هیچ مۆڵەتێکیان هەبێت وە ئەمانە مڵکی گشتین ئێوە لە داواکاری خۆپشاندانەکانتانە لە داواکاریەکانتانە هیچ بابەتێک لەو بارە هەیە کە هیچ ناسنوورێک بۆ ئەم پێشێلکاری و داگیرکردنی مڵکی گشتیە بگیرێت بە خۆمان تەرحمان کردووە لەسەر ئەوەی خەڵکێکی کەشەیە لە هەوڵی ئەوە دایانێمە وێ ڕێداخوازە گشتیەکان باسێکی لینکێکی ژەوە بووە کە
خەڵکێک زیادە ڕۆیی دەکا وەکو گوتم دەستڕۆشتووە لە وڵاتیە لەم شارەدا بە تایبەتی بەڵام بەداخەوە هەمومان دەزانین بەرپرسانی ئەم شارە لە ژێر هەیمەنەی حیزبدان ئەگەر بشیانەوە کارێ بکەن بۆ ئەوەی کە ڕێگری بکەن لەو زیادە ڕۆیانە خەڵکانێکی تر هەیە لە حیزبە باڵادەستە و ڕێگرە لەوانە جا بە هەر شێوەیە دەنا موقعمان هەیە لەم شارەدا باوەڕەکەی 40 مەترە شخصێک هەیە باڵادەستە ناهێڵە قیر بکرێ ینی شوێنێکی سەرەکیە ئەمە نەچێتە چوارچێوەی باسکردنی شخصێکەوە ئەمە ململانەیە لە مابینی دەسەڵات و ئەو خەڵکە دەست ڕۆشتوانە یان ئەوە تا دەسەڵات فەرامۆشیان دەکە یان یانوێ مەسەلەن ئەمان خۆیان بە حەق دەزانن و حەقەکەیان نادانێ یان ئەوە تا هەر بەڕاستی لە جۆرێک لە ململانێ و ئەوە دروستکردن خەڵک تێدا بۆتە قوربانی هەوڵێک لەوانەیە هەبێ بەڵام هەوڵەکە بێدەسەڵاتە لە ئاست ئەو دەسەڵاتی کە حزب هەیەی وە سەپاندوێتی بەسەردام و دەستگا حکومیەکاندا زۆر باشە ئەوەی کە ئێستا لە ناڕەزایەتیەکاندا گوزەراوە و کاردانەوەی هێزانامنیەکان و دەسەڵات لە ڕانیە بینیومانە کە چۆنەوە باسیشت کرد ئایا ئەمە هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە سەرکوتکاریە ئەوەی کە خۆپشاندان تونند و تیژی و گێرە شێوێنی لێکەوتوێتەوە یاخود ناخۆپشاندانەکەیەوە خۆپشاندانێکی ڕاو مەدەنیانە بووە و تونند و تیژیشی لێ نەکەوتوێتەوە چونکە ئێستا ڕەنگە هەندێک سووتانی بارەگا لە دەڤەری ئێوە یا بکەنە پاساو بۆی کە شەرعیەت نەدەن بە خۆپشاندانەکانتان ئایا ئەوانشی کە جۆرە تونند و تیژە دەکەن ماوەساسۆ جیاوازن لە ئێوەمانان کە زۆر بە مەدەنیانە داواکاریەکانی خۆتان دەخەنە ڕوو طبعا جیاوازیەکە فعلا ئەوەی ئێمە چەند ساڵە دەکەین بە شێوازێکی مەدەنیانە کردومانە کە هیچ ڕووداوێکی نەخوازراوی لێ نەکەوتوتەوانێ بەڵام لە هەمان کاتدا ئەوەی کە ئێوارانیش ڕووەدا مەسەلەنان ئەوەی توندوتیژی لەکەوتەوە دوو لایەنێ لایەنێکیان ئەوەیە خۆی دەسەڵات خەڵکانێک ناسراون بەکریان ئەگرێ دەیانێرێ بۆ ناو ئەو چینە گەنجەی کە حەماسین لە کاتی ڕووداوەکاندا و دەیان وروژێرێ تەنامەت بە چاوی خۆم شخصم بینیوە بە ئوسلوبی ناشیرن کە ئەزانم خۆیان سەر بە دەسەڵاتن ینی ناسیومەتەوە لە مابینی خۆپیشاندەر و هێزە ئەمنیەکان حڕەکەی ناشیاوی ناشیرنی کردو بۆ هێزە ئەمنیەکان بوروژێنێ لە هەمان کاتیشدا هانی گەنجەکانی ئەدای وت بابەر باوین خۆشی بەردێکی نەهاویشتووە ئەمە ینی ئەمە یەکێکە لە هۆکارەکانی مثلا کەوتنەوەی توندوتیژی لە خۆپیشاندانەکە ئەمە یەک دوو حاڵەت وێنمیشەوەی کە چەند ساڵە خەڵک تێبینی دەکا کە ئەم دەسەڵاتە گوێی لە داخوازیە مەدەنیە شارستانەکان نەگرتووە یعنی خەڵک مەویز بووە ئەزانێ ئەم دەسەڵاتە گوێ ناگرێ بە شێوازێکی مەدەنی یعنی گوێ لەو خەڵکە دڵسۆز و پەرۆشانە ناگرێت کە لە هەمان کاتدا پەرۆشی وڵاتن و خەڵکن لە هەمان بێ لەوەش خاوەن مافیشن یعنی مامۆستایە کە داوای موچەکەی خۆیەکە ئەمە مافەخۆ ئەمە هیچ پەیوەندێکی بە مەسەلەی سیاسیەوە نییە جا ئەم دوو هۆکارەوەکو گوتم یەک ینی دەسیسەی خۆیان لە ناو خۆپیشاندانەکان و تێبینیکردنی چەند ساڵەی جواب نەدانەوەی دەسەڵات بۆ خۆپیشاندانی مەدەنی وای لێ دەکات خەڵک کە جاری وایە ئەو حەماسەتێکە لە ناخیدادا بتەقێتەوانێ وەکو گوتم خۆیان دەیوروژێنن لە لایەکدا لە لایەکیشدا خەڵک ناحەقی نییە کاکە 30 ساڵە بە نزیک 30 ساڵە خەڵک ینی خەفەت دەخوا لەو دۆخە یعنی هەموو ئەم سەردەمی چلەکان نییە ئاگای لە هەموو شتێکە بەبەرچاوی و هەموو نەعەدالەتێک ڕووەدا ڕۆژانە ئیتر بێ لەو نەعەدالەتی کە هەشە یعنی خەڵک دەستی براوە بۆ قوتی ماڵ و منداڵەکەشی لەوە یعنی ئەو پەڕی سنوور بەزاندنە یعنی خۆ دەکرێت هەموو کەس بەشداری نەکە لە مەسەلەی کەم و کورتەکانی وڵات بەڵام ئێستا کە خەڵک جەماوەریت بەشدار دەکات مەسەلەکەوە دەست بۆ قوتی براوە فعلا لە هەردوو لایەنەکەیدا یعنی ئەگەر خەڵکی ئاسایش بەربێ یعنی ئەگەر تەنانەت مامۆستایەکیش بەرباوێ هۆکارەکەی ئەوەیە کەمە دەسەڵاتە گوێ لێ ناگرێ بە شێوازێکی مەدەنی یعنی ئەهەمیەتی نییە یعنی خۆمان زانین لە ڕاگەیانەکان چۆن مامەڵەی لەگەڵ دەکرێت یعنی ئەمانە نان بڵێن ئەمە فعلا ئێمە کەم و کورتێکمان هەیە لە شێوازی بەڕێوەبردن بۆیە ئەم خەڵکە هاتووە شقام کاکە مامۆستایەکە ئەسڵان ڕێگا بەخۆی نادەهێندێک حڕەکەیە بیکا بۆ نمونە بەڵام لەوانەیە ناچارێکی مامۆستایەکەش و حڕەکەیە بکە بۆچی لەبەرەوەی تۆ هیچ ئەگەر کەناڵێک نەما بە شێوازێکی گفتوگۆ گوێی لێ بگرێ مەزبور مرۆڤ سروشتی مرۆڤ وایە دەبێت بۆ مافەکانی خۆی پەنا بوو مەسەلەی توندوتیژی دەبە هەرچەند ئێمەمانە تکامان وا بۆ کە ئەمە نەکرێ و چونکە زانیمانە دەستی دەسەڵات خۆشی تێدا یاخود کە بەشێک لە بەرپرسانی دەسەڵات بڵێن دەستی تێدا لەو مەسەلەی داوامان کردو بە شێوازی مەدەنی بێ لەبەرەوەی مە دەزانی ئەمانە هێزێکی چەکدارن حەزیان لە توندوتیژیە ئێمە لە بەرامبەر دۆشکەیە شتێکی نامەنتیقیە هەموو بارگاکان لەو چەند ڕۆژەیە پڕ بوون لە چەکداری حزبی زۆر باشە ماوەستا هاسۆ لێسەدا لە هەرێمی کوردستاندا باز لە فشارێکی دیکە دەکرێت بۆ سەر دەسەڵات بۆ سەر ئەوەی کە موچەکانیان دابین کرێت ئەوانیش مامۆستان کە
لەگەڵ دەستپێکردنەوەی داوامی خوێندنگاکاندا باز لەو دەکەن کە پێ دەچێت بایکۆتی خوێندن لە هەرێمی کوردستاندا بکەن بەشێک لە مامۆستان. ئایا لە دەڤەری ڕاپەڕین ئەم پرسەبوونی هەیە؟ بەڵێ طبعاً ئێمە ومانان لە خەیاڵی ئەوەیدا مەجبورین یعنی لەسەر مافەکانی خۆمان بینە دەنگ ڕەنگە تایبەت بەو مەسلەی تێکەڵ نەکرێ بە مەسلەی سیاسی ئێمە هەڵوێست لەو جۆرەوە بگرین چونکە بەڕاستی لە هیچ شوێنێکی دنیا نەبوو بەو شێوازی مامەڵەکردن لەگەڵ پەروەردە و فێربوون. ئەمە ساڵەها پڕین لە کەموکورتی لە مەسلسلکی پەروەردەدا زیاتر وێران کراوە. یعنی باوەڕکە من خۆم مامۆسام لەناو جەماوەر و لەناو چینی خوێندکارە ئەو پەڕی یعنی خوێندن و مامۆستا کە هەمیەتی هێناوەترە خوارێ خەڵک هیچ باوەڕی پێ نەماوە بە مەسلەی خوێندن. فعلەن ئێمە ئەو ناڕەزایەتێنە لە بەرنامەماندایە کە جۆرێکە لە شێوازێکی مەدەنی بۆ گەیشتن بۆ مافەکانی مامۆسایان لە هەمان کاتیشدا گەیشتن بە خواستەکانی خەڵک کە چکە سەیری کە موچەخۆر ڕەبتی بە ژیانی خەڵکەوە. ئێمە کۆمەلگاکی بەرخۆرین. موچەخۆر گەورەترین بەکاربەرە لە ناو بازاڕدا کە کاتێک موچە نادرێ وەکو پێویست ژیانی هەموو خەڵک ڕادۆست. یعنی ئەمە پەیوەندی تەنیا بە مامۆستا فەرمانبەرێکەوە نییە بە موچەخۆرێکەوە نیە، ئەمە ژیانی هەموو کۆمەلگای کاتمانە لەبەرەوە هیچ داهاتێکی دیکەنێت کە تا لە ناو خۆدا بەکارێنێت زیاتر کۆمەلگایکی موچەخۆرین. من دەمێت زۆر بە کورتیە وەڵامەوە هەیە کە ناڕەزاتی بگرینە بەر چونکە هیچ شتێکی ڕوون و معەن نییە کەم دەسەڵاتە پلانێکی هەبێ بۆ چارەسەرکردنی هەر هیچ نەبێ سلکی پەروەردە و فێربوون یاخۆت هیچ نەبێ بۆ سلکی موچە بەڕاستی بەدا. زۆر باشە کاگاسۆ دەبینین دەسەڵاتێکی سەرکوتکار لەلایەکەوەیە و لەلایەکەوە دەستێکی ئەم دەسەڵاتش لە ناو خۆپشەندەران هەیە لەوەی کە ئاژاوی گێڕی دەکات. لەلایەکی دیکەشەوە چینێکی ستەم لێکراو و ئێوەمانان کە وەکو چالاکی مەدەنی زۆرجار پێشەوایەتی ئەم ناڕزایەتیە دەکەن کە دەتانەوێت بە خاوێنی و مەدەنیانە بمێنێتەوە. پلانتان چی هەیە وەکو خۆتان لە دەڤەری ڕاپەڕین لەوەی کە هەم ناڕزایەتەکەی خۆتان و هەم داواکاریەکانتان بگاتە جێ لە بەرامبەرم دەسەڵاتە کە سەرکوتتان نەکەوە لایەکی دیکەوە دەستێکی تێکدەرانە نەخاتە ناوتان. وەسیەتت بۆ خۆت و هاوڕێکانت چێلەوەی کە چۆن درێژە بە ناڕزایەتی مەدەنیەکانتان بدەن هەم لای خۆتانەوە هەم لە ناوچەکانی دیکە هەرێمی کوردستاندا. بەڵێ تاوانمە بەرنامەمان وایە لەگەڵ ناوچەکانی تر یاخ لە گوشارەکانی تر بە شێوازێکی مەدەنیانە ئەوە بکەین و چاودێری بکەین بۆ ئەوەی کە ئاژاوژێڕی تێنەکەوێ ئەمە بە ئێواران نایکەین ناڕزایەتەکەمان دەخینە بەیانیان لە بەردەمی دەسەڵات ئەوەستین و ڕای دەگەین کەمە دوورە لە تونند و تیژی و نیازی تونند و تیژیمانە چونکە ئەوەی پەرۆشی ئەم وڵاتەیە ئەم چینەیە کە ئێستا غەدری لێکراوە لەبەرەوەی هەمووان ڕێگاکانی گەندێڵیمان نەزانی کە تێوە بگلین کە تێوە نەگلاین ئەمە پەرۆشیەکە بۆ بە ئەخلاق و کەرامەت لە هەمان کاتە بە پەرۆشیەکە بۆ تێگڕای خەمی گشتی بۆیە ئێمە ئامادەنین تونند و تیژی بکەین لەسەر ئەوە بەڵام هەموو هەوڵێک دەگرینە بەر کە جوابمان نەدرێتەوە یعنی هیوادارم جوابی ئێمەمانان بدرێتەوانێ بۆی چونکە کاتێک ئێمە شەقام چۆڵ دەکەین لە وەکوی هێزێکی مەدەنی حتمما هێزێکی دیکە دێتە گۆڕێکە پێڵێن ئەو ئیلتیزاماتی نێ بە مەسەلەی مەدەنی ئەوە واقعەکە ینی تا زیاتر گوێ لە ئێمە بگرێ مەسەلەی تونند و تیژەکانی ناو شەقام کەم دەبێتەوانێ بەڵام کاتێک هەزەکان وەکو گوتم گوێ لە مەناگیری ئەو کاتی تونند و تیژەکان احتیمالی هەیە بە شێوازێکی زۆر خراپدا بڕوا کە گەنجانمان دوو جار قوربانین جارێک ئەوەیە کە دەسەڵات خۆیان دەیانکردن بە بڕێک پاری کەم و بەکاریان دێنن لە خۆپشاندەکە جارێکیش هەمان ئەو گەنجەیە کە ناڕازیە کە زانێت باوکو و دایکی خۆی لە خانەوادەیەکی برسیکراودایە حەماسەیە بە دوو جار گەنجەکەمان غەدری لێ دەکرێت و لاوانی ئەم وڵاتەمان وزە و تاقەوتوانیان بەهەدە دەردرێ و ڕقوچینە زیاتر بەردەوامی دەبێت بەداخەوە بۆکو پێم وتی بەڵام پەنای بۆ هەموو هەوڵەکان دەبین تەنانەت UN هەرچە من لەگەڵ ئەو ڕایەنی مەسەلەن خوانەکردە ئێمە بچین پەنا بۆ ئەوە بەرین بۆ بەغدا کە بین ئەمە دەسەڵاتە لابا بۆ ئێمە نەخێر ئێمە لەگەڵ ئەوانین بەڵام ئەمە دەتوانین لە ڕووی قانونیەوە شکات لە محکەمەی بەغداش بکەین محکەمەی نێودەوڵەتی بکەین کە هەوڵی ئێوەش درراوە بەڕاستی کە ئیتر گوێ نەگرێ مەزبورین کە ئەو کارانە بکەین کە پێویستە بکرێت. زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا هەسۆ کۆساری چالاکی مەدەنی لە ڕاوانیەوە لەگەڵمانەبووی سپاس کە میوانی بەرنامەکەما بوو. ئازان و خۆشەویستان بڕگەوابەتەکانی پەیامی ڕۆژمان ئەمڕۆ پێشکەشکردن بۆی وای کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لای پێت سپاس بۆ هاوکارم کاکدانیان هاوکارانم لە پشتی کامێرە و کۆنتڕۆڵکە ڕۆژان لەگەڵمانە هیلاک دەبن سپاس بۆ یۆشکە بینەرمان بوو تا بەرنامەیەکی تر بەخوای گەڕۆ مێرەبانتان ئەسپێرین ماڵ ساڵاوە خواتان هەبێت.